بەڵا ئازان لەگەڵتان بەردەوامین شێوەکەرانی کورد و عەرەب لە ئامێزی سلێمانی دامە ناونیشانی ئەو پێشانگایە بوو کە ئەمڕۆ دەستی بە نمایشی کارەکان کرد و بۆ سبەینەش بەردەوامی هەیە ئەم پێشانگایە کە کارە هونەریەکانی هونەرمەندان لە شاری سلێمانی و شاری بەغدا پێکەوە کۆکرایەوە لەم پێشانگایەدا نمایش کرا کە لە ماوەی 4 ڕۆژ گەڕانیان لە ماوەی 3 ڕۆژ ببوون گەڕانیان بە ناوچەکانی شاری سلێمانی وەکو لە پێشترا باسمان کرد قەرەداخ و سیتەک و هەروەها باخی گشتی شاری سلێمانی کارە هاوبەشەکانیان لە پێشانگایەکی هاوبەشدا نمایش کرد بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم پێشانگایە و لەسەر کارە هاوبەشەکانیان گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز کامەران قەرەداقی وەکو هونەرمەند دەکەین سڵاوت دەبێت کاکەمەران بەخێر بێت. کاکەمەران بەخێر بێت و کورسات مەگەزین. کاکەمەران باسێکمان لە بیرۆکەی ئەم سمپۆزیۆمە بۆ بکەیت. هونەرمەندانی بەغدا هاتنە شاری سلێمانی و لەگەڵ بەڕێز و چەند هونەرمەندێکی دیکەیە ناوچە گەشتیارەکانی شاری سلێمانی قەرەداغ و سیتەکتان هەڵبژار دواتریش باخی گشتی شاری سلێمانی ئەم بیرۆکەیە چۆن هات؟ زۆر سپاس دیارە دروستکردنی ئەم کارانە کاری سمپۆزیۆم ئەو تێکەڵبوونە کولتوریە لە بینی هونەرمەندانی کورد و عەرەب یاخود لەگەڵ هەر هونەرمەندانی ئێران کە شەڵا لە ئایندا ئەو بەرنامەمانە قسەمان چەند جارێک لەسەر کردووە ئێمەوەکو کورد چەند جارێک سمپۆزیۆمی شێوەکاریمان کردەوە بەڵام هونەرمەندانی خواروی عێراق زۆر عاشقن بە ناوچەی کوردستان و بە تایبەتیش ئەو شوێنە گەشتیارانی کە ئێمە خۆمان هەمانە و لە گەشتیارەکانە ئەچین پیسەکەین ئەوان زۆر عاشقین ئەوەی کە زیاتر سرنجە ڕاکێشاند کە داخڵی هەر شوێنێکی ناوچەی قەرەداخە بووین ئەیوو ئێمەوە هەستەکەین بەرەو بەهەشتە ڕۆین ئەوە دەرگاکان دەرگاکرێتەوە ئەیوو ئەوەی کەیبینین جاریتر بە ئایندەی بین و جوانترە ئەو پێناسی ئەوان بوو بۆ شوێنە زۆر ئەنی ئەیوو ئێمە کە داخڵی سلێمانی بووین وەمان زانی بە سلێمانیە کە چینە لەسەر چوینە سەر شاخی قەرەداغ وتی ئەمە جەنەت الله علی الأرض کە بردمانە قۆپەکانی قەرەداغ وتی ئەمە ئەم باخی ئەمە ئەمازۆنە ئەمە کوێ ئەمە چەند جارێک قسەمان لەگەڵ سەر کردووە لەسەر ئەمەیکەوە سمپۆزیۆمی شێوەکاری هونەرمەندانی کورد و عەرەب دروستکەین چونکە بەڕاستی زۆر گرنگە ئەو تێکەڵبوونە بە ڕەنگ و بەهێڕ و بە فۆرمی یەکتری زۆر گرنگە ئێمە قەراروا بوو لە بەهارە ئەم سمپۆزیۆمە شێوەکاری بکەین بەڵامی تر بۆ ئەوان نەگونجە دوایە کە مناقەشەمان کردوتم ئێرە کەمێ گەرمە وتی کاکە لای ئێوە گەرمی لە چاو ئێمە زۆر زۆری فەرقا تا یەکیان وتی ئەو کۆوای هێلکەکە لە تاوەکا بێ هێلکەکە لەسەر بێ لە سەر قەباقەکەی بچەنی فەرقەوتی لای ئەمە فەرقا جیاوازە وتی ئەمە لە ناو تاوەکانی زۆر شکورین بەلای ئێوە کاتین گەڕاین کۆمەڵە شوێن چوین یەک لە شوێنانەیە کەم جا چوین بەرکەوتنمان بەرەو ناوچەی قەرەداغ بوو لەوێ کۆمەڵی کاری شێوەکاریمان وێنەی کێشانمان کرد و یەکی تر کە زۆر سەرنجی ڕاکێشاین و جوان بۆ بوو تێگڕای هونەرمەندان ئەو گەشتیارانی کە سەردانی بەنداوی ئەسیێڵان کردهبوو پیسیان کردهبوو خۆمان ئالاگەی خۆڵمان هێنا و هەموو ئەو ناوچەیەمان پاک کردەوە بە کارێک کێرەوەزی هونەرواتە سمپۆزیۆمێکی شێوەکاری و لەگەڵ کارێکی ژینگەیش دوایەوە چوینە سیتەک لەوێ کۆمەڵە ئیشمان کرد دوای کۆتا ڕۆژماهێنایە ناو باخی گشتی بە حکومی باخی گشتیەکەکە لە باخچە کۆنە جوانەکانی شاری سلێمانی و ئێستش کە دەبینی نۆژەن کراوەتەوە و بۆتەوە بە لانکەیەکی تی سمبولی شاری سلێمانی بێگومان واتە مامۆستا کامەران ئەتوانین بڵێن ئەم پێشەنگە ئەم سیمپۆزیۆمە بۆتە هۆیەوەی کە سروشتی کوردستان ببێتە هەوێنێک بۆ شێوەکارانی بەغدا و هەروەها شاری سلێمانیش بۆ ئەوەی کە هەوێنەکانی خۆیانی تێدا بکێشن بەڵێ بەتاکید ئێمە ئیشمان لەسەر ئەو پەیامە گەشتاریش کردووە ینی من پێم گرنگە کە هەر هونەرمەندانی عەرەب نەبێ سێمە لەگەڵ یەکێ لەو هاوڕێ ئێرە کوردانی ڕۆژهەڵات دانیشتین کە بەتەماین ئیشەڵا لە ئایندا سمپۆزیۆمێکی شێوەکاری بینە ناو باخی گشتی و دوایی چەند شوێنێکی تر بچین و مانەوەیان لە ناو باخی گشتیا بێ بۆی ئێواران ئەو نیقاشی هونەری وانە لەوێ ستەیجێکمان هەیە لە ناو باخی گشتیە نیقاشەکانمان لەسەر ئەوە بێ بەڕاستی ئیتر وەزیفەی هونەر ئەمەیە ینی ئەو جۆرە لە ئاشنابوونە کولتوریە بە بینی هونەرمەندانی ڕۆژهەڵات باکوور ڕۆژئاوا یاخود هونەرمەندانی بەغداد یاخود توانین بڵێن لە سەرجەم تەواوی دنیاە یەکێ لەوانەی کە ئێمەی وەستانووە کەمی ئەم تێکەڵبوونەیە ینی ئەم کرانەوەیمان نییە بە ڕووی جیهانگیری ئێستاە تێکەڵبوونمان بە هونەر لە ڕێگەی فەیسبووکیان خو لە ڕێگەی ئینتەرنێتەوە جیاوازە لەوەی کە تۆ ڕاستە و خۆ بەرکەوتنت هەبێ لەگەڵ فڵچە و ڕەنگی هونەرمەندێکی ترە ئەوانیش بۆ خۆیان سەرسامیان بە ئیشەکانی ئەمە پیشاندانی ئەوەی کە ئێمە بینیمان جیاوازیەکەی لە بینی ڕەنگی ئەمە و ڕەنگی هونەرمەندانی خواروی عێراق لە ڕەنگەکانیشا جیاوازین ئەوان زیاتر ڕەنگە گەرمە
مەسەرەن خۆڵاویەکانیان ینی تاریکن کە سی تابلۆکان ئێمانەکە ڕەنەکان ئێمە زیاتر گەشتتر و کراوەتر ئەمە تعبیرەکە لەوەی کە چەند گرنگە ئێمە تێکەڵ بین بەوان و ئەوانی چەند گرنگە سو لە ئێمە بین. باش کاکەمەرانیەوە 3 ڕۆژ گەڕانتان هەبوو و دواتر وێنەکانتان لە پێشنگایکی هاوبەشە کۆ کردەوە وامی کاشی بینین لە وێنەکانە پێشتربینیمانەوە وێنەکانی ناو پێشنگاکە بوو کە نمایشان کردووە باسێکی پێشنگەکەمان بۆ بکەیت ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشنگاکە بوو ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشنگەکە و تابان پێشنگایەکی کتوپڕ بوو ئەبایمە چەند ڕۆژێک پلان بۆدانن بەڵام دوای کە ئیشەکانمان بینی فلانە میشانە شایانی ئەوەیە کە خەڵک ببینێت چونکە کاری وێنەکێشانی ڕاستەوخۆ لە سروشتە کاتەکەی کەمە و تابلۆیەکیش بۆ تەواوبوونی بۆ گەڵاڵەبوونی پێویستی بەکەن چەند ڕۆژێک نەک بەوەی کەەوە چەند سەعاتێک ئێمە ئەو ڕۆژش کە دەرچوینە لە سروشتا کارمان کردووە چەند کاژمێرێکیشت کردووە لە بەیانەوەیشت نەکردووە چونکە بەڕاستی ماندووبوونی زۆرە وێنەکێشان تەرکیزە زۆرە بە دوای کە سەیری کارەکانمان کە فعلەن کارەکان شایانی ئەو بووکە نمایشکرێ بۆیە لە ماوەی ناکرێن نمایش نەکرێ و خەڵک نەیبینێ بۆیە بڕیاردانەکەمان زۆر خێرا بوو بەڵام زۆر جوان دەرچوو چەندەوەی مناگەدار من ڕۆژی دووەمی گەشتەکەشتان بەر قوڵبارینکەوە ئەرە وڵا ئەواز بێنە بڕوا بێ لەو سەرۆکات کرد وڵا کۆمەڵی فۆتۆمان گرت هەرێکە لە شوێنێکەوە تر چوین لەوێ لە باخێکمانەی لە سیتەک لەوێ دانیشتین وێنەکانمان کێشا لەو سەرۆکە هاتینەوە اینجا خۆڵبارین نەمامانە جا پێمانوتمان وتی ئەمە خۆڵبارین لێرەش وازمان لێ نایێنێ وتم وەڵاوتر پێقەومی ئەوەی ناوتانە کاکە وتی وڵای کاکە ئەمە لە داخی ئەمە ڕامان کە چی لێرەش کۆڵمان لێ نایێت بەس سەیریان لێوتێ باشەوە بۆچی بە 2 سەعات درۆی وتم وڵا لە ئێمە وایە زانە زۆر خۆشمان ناوێت کەسە لە ئێمە تێخۆیان زوێت و زوو بەڵێ مامۆستا کەمەران چەند شێوەکار بەشداریان تێدا کرد پێنج هونەرمەندی خواروی عێراق لە شارەکانی بابل دکتۆر محەممەد لە بەغداد و کاک عەقیل لە بەغداد کاک حەیدەر لە عەمارە ئەنی 5 هونەرمەندی خواروی عێراق بوون لەگەڵ 2 هونەرمەندی سلەیمانی. زۆر باشە بەڕێستان باسانەوە کرد کە ئەم کارانە بەردەوامیە بێت ئەمە هونەرمەندانی شاری بەغدا کۆتایی هات باست لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد بەم نزیکانە چاوەڕێی ئەو سیمپۆزیۆم بەم نزیکانە ئیشمان لەسەر کردووە بەڵام شتێکی زۆر تایبەت و زۆر جیاوازە بێ ئەتوانم بڵێم ئەگەر ئەمە وەکو ئەو بەرنامەی کە خۆمان بەرنامەمان بۆ داناوە ئەتوانم بڵێم لەسەر ئارسی کوردستان و عێراقیش تا ئێستا بەو بەرنامەدا ڕێژیە هونەرمەند ئامادەیان هەربڕیەوە کە بێنە شاری سلێمانی 30 هونەرمەند 30 هونەرمەندی هەڵبژاردەی ئەکادیمی کە خاوەن ناون ینی ئەتوانم بڵێم ئەوانی کە ئێستا ئەستێرەیەکی گەشی هونەری شێوەکارین لە ڕۆژهەڵاتە تەبەن لێو ناشارمەوە ئێمە ئەگەر بەراوردی خۆمان هونەری خۆمانکەین بە هونەری ڕۆژهەڵات ئەوان زۆر لە پێش ئێمەوەن هۆکارەکە شێگەڕێتەوە بۆی کەوا ئێمە تازەین لە هونەری وێنەکێشان پەیکەرسازی تازەین ئێمە کەسمان نییە باوە گەورە گەورەی وێنەکێش بێ بەڵام ئەوان 4 جیل هەیانەکە باوە گۆرە گەورەی تا ئەڕاتەوە سەرپشتی گاڕەش باوەگۆریان هونەرمەندە ئێمە ئەمەمان نییە کەواتە ئێمە 1-2 جیلێک وێنەکێشمانەیە بەڵام ئەوان زۆر کۆنترن لە ئێمە و خاوەنی شارستانی تێکن لەبەروی کۆمەڵی کارەساتی مێژووی کە بەسەر ئێمان هاتوو بەسەر ئەوانە کەمتر هاتووە لەوانە توان بڵم پارێزراوت بۆیە ئەو هونەرمەندانی ئەوان مەجای کارکردنیان فەزای ئیشکردنیان زۆرترە لە ئێمە و کار ئاسانیشان بۆ کراوە ئێمە سەرەتاین لە مارکێتینگی تابلویەکە کەم لە هونەرمەندەکانی خۆمانە بتوانێت تابلۆ بفرۆشێ بەڵام لێ ئەوان مەزادیان هەیە مەزادی ئاشکرایان توان تابلۆکانی بفرۆشن بۆیە لەو هونەرمەندە ناسراوانی کە خۆمان هەڵمان بژاردون یەنە کوردستان و بەرنامەدا ڕێژیشمان بۆ کردووە کەوا کار لەسەر چی بکەن بۆی کەوا ئێمە بتوانین ئەو تابلۆیانە جۆرێک لە بەرنامەدا ڕێژی بێ کە کۆمەڵێکیان کاری مێژووی بکەن کۆمەڵێکیان کار لەسەر کولتورکەن کار لەسەر مێژووی سلێمانی بکەن ینی تقریبا با تۆزێکی ئەلانکەین ئیشمان لەسەرەوە کردو مامۆستا کەمەران ئەنجا ئێمە هەر باسمان لەوە کرد کە هونەرمەندانی ڕۆژهەڵات هەرۆها خوارۆ عێراق یەنە کوردستان و کارەکانی خۆیان نمایشەکەن جا با لەبارەی کوردستانیشەوە بێت بەڵامی ئێوە بەنیازین کە کارەکانی خۆتان بەرن بۆ دەروی کوردستان بۆ منە باشووری عێراق بێ بۆ منە ڕۆژهەڵات بێت بەنیازیەوەنی هزار ڕەحمەتە لێ بێ ئەو پرسیارە زۆر مهم بوو تاوان نێمە زۆر دەمێکە
پلانی ئەوەمان هەبوو و بەرنامەشمان بۆ دانابوو و یەکێ لە بەرنامەکان ئەوە بوو کە ئێمە چۆن بتوانین تابلۆی هونەرمەندانی کورد یان کوردستانی باشوور مارکێتینی بۆ دروستکەین. ئەم بەرنامەمان بۆ داناوە پلانیشمان بۆ داناوە من لە چەند کەسێک داوام کوتم کاکە ئەگەر بە قەرزیش بێ هاوکارمان بۆی بێمە بتوانین ئەم مارکێتینە دروستکەین یاخود ئەم پەیوەندیە دروستکەین بۆ دەرەوەی کوردستان چکە بەڕاستی لە ناشارمەوە ئێمە تا ئێسەش لۆکاڵین ینی هونەرمەندانی کورد لە بازنەیەکی داخراوە کارەکەین نەمانتوانیوە ئەو کۆت و زنجیرەی خۆمان بشکێنین و بکرینەوە بە ڕووی دیهانە هیچمان کەمتر نییە لە ئاستی هونەرمان لە ئاستی ڕنگمان لە ئاستی فۆرمان لەگەڵ هونەرمەندانی جیهانی بەڵام بەداخەوە نەمانتوانین بکەینەوە من ئەم پرۆژەیەم هەیە و تەقدیمیشمان کردووە هیوادارم کە لایانی پەیوەندیدار ناڵێم یەکسەر جێبەجێ کا بەڵام دانیشێ لەگەڵمانە بڵێ کاکەم پرۆژەیەتان چۆنە با گوێ بگرین بۆیە لێرەوە داواکەم لە وەزارەتی ڕۆشنبیری یاخود لە کەسی یەکەمی ئیداری ئێستا کە قوبات ئەبینم جوڵەکانی بەرەو جوڵەیەکی هونەری ڕۆشنبیری وەرزشی ئەڕوا مای خۆشحاڵیە چکە بەڕاستی لە ناشارمەوە هەمومان ئەزانین هەموو ئەو گەلانی کە ئێستا پێشکەوتونە بوونە بە ناوێکی گەشت و ئەستێرێکی گەشت هونەر وەرزشە پێشێخە مەرحەلی چەکداری و ئەمانە پێم وایە کۆتایی پێهات ئەو پاڵەوانانەی کە هەمانە ترەوە جارێکتر ناچێتەوە شاخ و شەڕ دروستکە بەڵام هونەرمەند دائیمە لە ئەپدەیتایە دائیمە لە دروستکردنی ئەو کۆنتاکتایە لە بینی عەقڵیەتی جیهانگیری ئێستا چونکە تاقە زمانە تاقە جوڵەیە کە پێویستی بە هین نییە وەرگێڕ نییە ینی تابلۆیەکی هونەرمەندێکی فەڕەنسی لەگەڵ تابلۆیەکی هونەرمەندی کورد پێویستی بە وەرگێڕ نییە هەر خۆی بۆ خۆی نمایندەی خۆیەکە بۆیە تەمەناکەم ئێمە بتوانین ئەو کراوەیەمان هەبێ بەڕووی دنیادا و لێمان تێبگەن کە ئێمە خاوەنی هونەرین باوا تێنەگەن ئێمە هەر شەڕەنگێزین خاوەنی شەڕ و چەکین و هەستکەن کە ئێمە حەزەکەین دامە لولەی تفانکانمان گەرم بێ ئێمە خاوەنی فڵچین خاوەڵی ڕەنگین خاوەڵی نووسین و ئایدیای خۆمانی بۆیە ئەم کردنەوە بەڕووی دنیاە یەکێکە بێ لەو هەنگاوە گرنگانی کە بتوانین بۆ کورد و هونەرمەندانی کوردی ئەنجام بدەین کارێکی زۆر جوانتان کرد کارێکی هاوبەشی پێکەوەی زۆر باش بوو بە هیوای بەردەوامی بۆم کارانە.